بەڕێز ئەم کاتتان باش ئێمە خۆمان زۆر بە خۆشحاڵە زانین بە شانازیەوە ئەو هاتنی ئێوە بەرز دەنرخێنین کە توانیتان ئەمڕۆ لەگەڵ ئێمە ئامادە ببن بۆ بەخشینی ژمارەیەکی دیاریکراو لە کتێب بە چەند قوتابخانەیەکی دیاریکراو. بەڕاستی هاتنتان مای خەمخۆری و جێ شانازیە بۆ ئێمە. پێم خۆش بوو پێشەوەی وتاری کەریمی ئەلەکە بخوێنمەوە بە ناوی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و دامەزراوەی خڕوازی کەریمی ئەلەکە و دەستگای ڕۆشنبیری جەمال ئەیفانیش کە هەر سێکیان وەکو سێکوچکەیە کار دەکەن بۆ خزمەتکردنی هونەر و فەرهەنگ و پەروەردە و زمان و کولتوری کورد کە هەر سێکیشیان کەسایەتێکی کتێبدۆز، ژینگەدۆز، ژیان دۆست، ئاوەدانی دۆست، نوێگەری دۆست، ڕۆشنبیری دۆست کە دکتۆر تەها سەرپەرشتی دەکات و خاوەنداری دەکات. و پێمان باش بوو کە بە ناوی ئێوەش و هەر سێ دامەزراوەکەی ئێمەشەوە پرسە و سەرخۆشی خۆمان بنێرین بۆ بنەماڵەی مامۆستا جەمال شارباژەری کە بەداخەوە کەسایەتێکی ئاوا مەزن بەجێی هێشتین و هەروەها خودی کات دکتۆر تەها ڕەسوول دەخوازێت و دەیەوێت ئەو ئەرکە بگرێتە ئەستۆ و ئەرکی هێنانەوەی تەرمەکەی لە هەندەرانەوە بگرێتە ئەستۆ ئەگەر خێزانەکەی قوبوڵی بکەن و بۆ هیواین کە ڕۆحی خوا لە خۆش بشاد بێت و دواناخۆشی بنەماڵەکەشیان بێ. و هەروەها ئێستا بفەرمون بە خوێندنەوەی وتاری دامەزراوەی کەریمی ئەلەکە. بەڕێزران، دامەزراوەکەمان لە ساڵی 2019 دامەزراوە. سەرەتا وەک دامەزراوەیەکی خێرخوازی و دواتر وەک ناوەندێکی کلتوری گرنگی بەکاری ڕۆشنبیری و هونەری و ئەدەبی دەدات. لەپاڵ ئەمانەشدا هەمیشە هەوڵمانداوە گرنگی بە هەموو بوارە جیاجیەکانی کۆمەڵگە بدەین. بەڕێزان، دامەزراوەکەمان لە بواری هونەر و ڕۆشنبیری و ئەدەبیدا چەندین چالاکی جۆربەجۆری ئەنجام داوە. ئەمە جیا لەوەی چەندین چالاکی خەڵات و ڕێزەنانی بۆ ئەدیب و نووسەر و ڕۆشنبیران سازداوە و بەدەیان پەیکەری کەسایەتیە هونەری و ڕۆشنبیریەکانی بەبێ جیاوازی لە شار و شارچکەکانی کوردستان لە شوێنە جیاوازەکاندا داناوە کە تا ئێستا زیاد لە 68 پەیکەر و چەندین پەیکەری دیکەش لەژێر کارکردندان. کەریمی ئەلەکە خزمەتێکی زۆری لە بواری تەندروستی پێشکەش کردووە، ئەویش بە دروستکردنی چەندین بنکەی تەندروستی و دابینکردنی چەندان پێداویستی پزیشکی. هەروەها لە کاتی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا خەڵکی کوردستانی لەبیر نەکردو و هەزار دەمامک و دەستکێش و ئامێری پاکەڕەوەی بەسەر شار و شارچکەکانی کوردستان بەبێ جیاوازی دابەش کردووە. کەریمی ئەلەکە لە بواری چاپ و بڵاوکردنەوەدا بە هاوکاری لەگەڵ دەستگای ڕۆشنبیری جەمال ئەیفان زیاتر لە 100,000 کتێبی لە بوارە جیاوازەکانی مێژوو، فکر و فەلسەفە و جینۆسایدی و پەروەردەدا چاپ کردووە. هەروەها چەندین گۆڤاری وەرزی لە بوارە جیاوازەکاندا بڵاو کردوێتەوە، لەوانە گۆڤاری وەرزی زمان و زار و وانەر و وانیار و چەندانی تر. هەروەها پرۆژەی 100,000 کتێبمان ڕاگەیاند کە بریتیە لە بەخشینی کتێبخانەیەک و 100 کتێب بە ناوەندەکانی خوێندن کە تا ئێستاش ئەم پرۆژەیە بە خۆشحاڵیەوە بەردەوامە. لە ڕێگەی پرۆژەی پۆستەری ناودارانی کوردیشەوە کە 1 ملیۆن پۆستەرە بۆ 1000 کەسایەتی کورد توانیمانە وەک وەفایەک ڕێز لە ئەدیب و تێکۆشەر و منەوەرانی ملەتەکەمان بنین و بێ بەرامبەر ئەو پۆستەرانەش بدەینە قوتابخانە و کافرا و شوێنە گشتیەکان. جیا لەمانەش لە پشت دەرخستنی بەرهرە و توانەی سەدان گەنجیلاو نووسەر و قەڵەمی نوێوە بووین و بە هاوکاریکردنیان هەوڵمانداوە گەشە بەتوانە و بەهرەکانیان بدەین کە ئەم نووسەرە ئەم چالاکی ئەمڕۆمان نمونە و هاوشێوەی ئەم کارەمانە کە بێگومان هەموو کارەکانشمان لەژێر ڕێنمایی و بە پشتیوانی زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوول ئەنجام دەدەین. بەڕێزان دووبارە زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان بۆ هیواین کە بەناوی دکتۆرەوە ئەمە وتی دکتۆرە کە بتوانین خزمەتێکی زۆر کەمیش بە لە ڕێگەی بەخشینی ئەم کتێبانەوە بەبێ بەرامبەر خزمەت بە کولتور و زمان و فەرهەنگی کوردی بکەین و خوێنەر و ئەو کەسانی کە دۆستی کتێبن لەگەڵ کتێبدا ئاشنا بکەن. وەکو بەڕێستان ئاگادارین بەهۆی سۆشیال میدیاوە خەڵکانێکی زۆر کە پێشتر خوێنەرێکی باش بوون لە کتێب خوێندنەوە دوور کەوتنەوە. یەکێک لەوانە توانم بڵم خۆشم بووم، بەڵام بە خۆشحاڵیەوە کە خۆشم لە ماڵەکەی خۆمدا کە ئێمە لەگەڵ نیازخان و کاک بەهێز و چەندی کارمەدیتیشمان هەیە و هەروەها کاک شاخەوانیش وەکو بەڕێوەبەری نوێی کەریمی ئەلەکە کار دەکەین، خۆبەخشانە کار دەکەین، بە دڵێکی زۆر گەورە کار دەکەین، بە وزەیەکی زۆرەوە کار دەکەین بۆ ئەوەی بتوانین بەڕاستی کۆمەڵگەی کوردی بەرەو خوێندنەوە ببین سەر لە نوێ. چونکە ئێمە دەزانین تام و جێشی خوێندنەوەی کتێبێک لەسەر پەڕەیەک قەڵەمێکمان بەدەستەوە بێ بەڕاستی زۆر جیاوازە لەوەی کە لە سۆشیال میدیا و بە موبایلەکان و بە تەکنۆلۆژیا لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە بیخوێنینەوە. بۆیە هەمیشە کارمان کردووە زۆر پڕ بە وزەوە کار بۆ ئەوەکەین کە خوێنەر ئاش بکەین و لەگەڵ کتێبە بۆ هیواین کە ئەم کتێبانەش کە پێشکەش بە هەرێک لەم نوێنەرە بەڕێزانە دەکرێت بۆ قوتابخانەکانتان بۆ ئامادەیەکانتان. بەڕاستی ئێوەش ئەم ئەرکە لێرەوە ئێمە بەڕاستی ستۆپە بێ بۆ ئێمە ئەرکەکە لە ئێوە دەبێت بگواتێتەوە بۆ فێرخوازەکانتان. بەڕاستی ئەرکی سەرشانی بەڕێوەبەر و مامۆسانی ناو قوتابخانەکانە کە بتوانن بە شێواز لە شێوازەکان فێرخواز توش بکەن بۆی کا کتێب بخوێنەوە. جا بە هەر شێوەیەک و تەکنیکێکە ئەو پێما بێ بەڕاستان لەوانەیە خۆتان زیاتر شارەزاییتان لە ئێمە هەبێت. وەکو وتم من خۆم لەم کتێبانە کە کار دەکەین
ببینم کتێبێک ئەزانم توی لێبینم لەگەڵ خۆماوەکو دیارەیە کە ئێمە سەرپشکراین دەبێمەوە لە ماڵەکەی خۆمدا چەندین کتێبی هاوشێم کتێبانم هەیە و ئەتوانم بڵم خۆم و کەسەکانی چوادەروش توانیمانە ژینگەیەکی ڕۆشنبیری و فەلسەفی دروستکەین و کە بتوانین سوودی لێ ببینین و سەر لە نوێ خوێنەر ئاشتێنەوە بۆ هیوایام کە ئێمەش توانی بێتمان جێپەنجەیەکی کەمیش بێ بەسەر بواری پەرۆدە و فەرەنگی کوردیەوە بەجێ بێڵین و دووبارە سوپاس بۆ ئامادەبوونتان و ئێستاش مامۆستاگیان ئەگەر مامۆستا سۆران ئەگەر وتەیەکت هەبێ لە خزمەتان بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا بە خێراتنی هەردوو خوشکی بەڕێزم گەشاوخان و عنایەتخانەکەم بۆ ستافەکەیان بۆ کامێرەمان و بۆ بەڕێزان و کە لە تیمی ڕێگەیاندن بەڕێزان حەزەکەم بۆ بیرتان بێنەوە ئێمە لە سەرەتای دەستبەکاربوونەوە کۆمەڵێ پلان و بەرنامەی جیاوازمان هەبوو لە هەموو سێکتەرەکانی پەروەردە لە بواری دروستکردنی بینا نەوشەکردنەوەی قوتابخانەکان باشکردنی ژینگەی قوتابخانەکان ڕاهێنانی مامۆستایان یەکێک لەو بوارانەی کە ئێمە لە ژینگەی قوتابخانەکان گرنگیمان پێدا مەسەلەی کردنەوەی کتێبخانە دروستکردنی ڕەفە و دروستکردنی ژووری کتێبخانە لە ناو ناوەندەکانی خوێندن کەمە بەشێکە لە ژینگەی قوتابخانەکە بۆی کە ئێمە وا بکەین لە نەوەکانی داهاتوو خوێندنەوە بکەین بە کەرتور لایەن بەداخەوە ئێستاێک لەو گەلانی کە ناخوێنێتەوە کووردە و کۆمەلگای عێراقیە بۆی ئەبێ هەنگاوی یەکەم ئێمە لە قوتابخانە و خوێندگاکانەوە دەست پێ بکەین بۆی کتێب خۆشەویستکەین لای منداڵەکانمان لای قوتابیەکانمان وردە وردە ئەمە بچێتە ناو کۆمەلگا کاتێک کە زانی کتۆ گەلێکی خوێنەوار تەبێت بەس بەداخەوە ئەگەر ئێمە نەخوێنینەوە چەندەها کارەسات و ڕوودا و ڕۆدا کەەوە هەمووی ئیفرازاتی هەبێ بۆ سەر کۆمەلگا بەرەس من بە ناوی جەنابتانەوە بە ناوی بەڕێبەرێتی پەرۆدەستی سادەقەوە زۆر سوپاسی هاتنی ئەم بەڕێزانە ئەەکەین دەستیان خۆش بێ پرۆژەکەی جواب بوو ئێمە لەگەڵ جەنابی دکتۆر تاڕەسوول و بەڕێز مامۆستا شاخەوان کە پیرۆزبایی لە مامۆستا شاخەوانەکەم ئێستا بەڕێوەبەری نوێی دامەزراوەی کەریمی عەلەفەیە کە کاتی خۆشی جەنابی مامۆستا بوو لەم سنوورە پیاوێکی بەوەفایە دەستی خۆش بێ حەزی کردو ئاوڕباتەوە لەم سنوورە ئێمە تا ئێستا دوو پرۆژەمان هەبوو لەگەڵ دامەزراوەی کەریمی عەلەفە پرۆژەی یەکەمیان ئەو بوو چاپکردنی کتێبێکی بەندە بوو مێژووی پەروەردە و فێرکردن لە 3 سادە لە ساڵی 1952 بۆ 1970 بەرگی دووەمی شامەوە شەڕال داهاتووە وعدیان داوە دەستیان خۆش بێ بۆ ئەوەش ئەوە پرۆژەی یەکەم و کاری یەکەمی بۆ پەروەردەکە کاری دووەمی ژێمە قسەمان لەگەڵ جەنابیان کرد کە پرۆژەی 100,000 کتێبیان هەیە کە مەبلەغێک ڕێژێ لە کتێبەکانیان بەخشن بە قوتابخانە خوێندنگەکانی ئێمە دەستیان خۆشە بۆ قۆناغی کە من 15 قوتابخانە خوێندنگەمان داخڵ کردووە بۆ قۆناغی داهاتوو و لەگەڵ چاپخانەی چوارچرا و لەگەڵ ئەو شوێنانیش قسەمان کردووە بەداخەوە هەموو ئیشەکانی ئەم ڕۆژە هەموو بۆتە عیلاقەی شەخسی و تەکلیف و تەکلیفکاری بەڵام ئێمە قبوڵمانە من بۆ خۆم بە خزمەتکاری ئەو پەروەردە ئەزانم ئێستا و 15 قوتابخانە وەریەگرن ئێمە زۆر سوپاس بۆ جەنابی دکتۆر تاڕەسوول پیاوە جوانەکەی نێ و بواری ڕۆشنبیری و معریفەی کوردی دەستی خۆش بێ سواسێکین کاوکار بووە و زۆر سواز بۆ مامۆستا شاخەوان و سواز بۆ دامەزراوەکە بۆ بەڕێزانی کە دامی مادیەکەن و سواز بۆ ئەم بەڕێزانی کە نوێنەری دامەزراوەکەن ئەوڕۆ تەشریفیانهێنا دووبارە بەخێر بێت زۆر سواز و ئامادەبوون لێوە